بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەهای دۆلار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق بەرزبوونەوەی زیاتری بەخۆوە بینی بۆ یەکەمین جارە لە دوای 2023 دلار بۆ 158,000 دینار 100 دلار بۆ 157,000 دینار بەرز دەبێتەوە. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین هۆکاری بەرزبوونەوەی دۆلار ئایا تەکنیکیە پەیوەندی بە کەم خستنە ڕووی دۆلارەوە لەم بانکی ناوەندی یاخود هۆکارەکە سیاسیە پەیوەندی بە ململانەی ئەمریکا و ئێرانەوەیە. و کاریگەریەکانی چیە لەسەر بازار ئایا دەبێت هۆی گرانبوونی شتومەک وایە دۆخەکە کاتی یاخود تێدەپەڕێت تا چەندێک وا دەکات کە لە ناوەڕاست و باشووری عێراقیش دووبارە خۆپیشاندان سەر بڵاتەوە و خۆپیشاندان و ناڕازایەتی ڕوبەڕووی حکوومەتەکەی سوودانی بێتەوە. لەگەڵێک لە بەڕێزان محەممەد حسێن شارەزای ئابووری لە ستۆدیۆ هەروە لاولێرەوە جیهانگیر گوڵپی شارەزای دارایی قسە لەسەر بەرزبوونەوەی نرخی دۆلار و لێکەوتەکانی لەسەر هەرێمی کوردستان و عێراق دەکەین. سوپاسی ئامادەبوونتانێکی کاک محەممەد بەخێر بێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەو بەرزبوونەوەی کە ڕوویداوە پێ هۆکارێکی تەکنیکیە پەیوەندی بەکەم خستنە بازاری دۆلارەوەی لەیان بانکی ناوەندی یاخۆت پەیوەندی بە هۆکارەکەی سیاسیە باسی فشاری ئەمریکارەکە لەسەر عێراق. سوپاس بۆ دەرفەتەکە حەکیم خۆشحاڵم لە خزمەتی تۆ و مامۆستا جیهانگیرە ئەمڕۆ باسی ئەم مەسەلەیەکەین کە بۆتە پرسێکی هەستیار بۆ هەموو خەڵکی عێراق لە ڕاستیە. ئەگەر تۆم پرسیارە لە هەر کەسێکی شارەزای ئابووری و دارایی بکەی بە وەڵامێکی تەکنیکی دەهاتوە ئەڵێ ئەمە علاقەی بە پێی هاوکێشەی خواست و خستنە ڕوو وەڵام تداتۆ ئەڵێ خواست بۆ دۆلار لە بازاڕەکانی عێراقا زیاترە لەو بڕێ کە ئەخرێتە ڕوو. ئێستا گۆڕانکاریەک دروست بووە لە بڕی خواست و خستنە ڕووە ئەوەی ئەخرێتە ڕوو کەمترە لەوەی کە خواستی لەسرە. ئەمە وەڵامە تەکنیکیەکەیە بەڵام ئایا بۆچی بڕی ئەوەی ئەخرێتە ڕوو کەمترە لە بڕێ کە داوایە کرێیان خەڵک ئامادەیە بیکڕێ ئەمە ڕستێک هۆکاری هەیە با بڵێن هۆکاری دەرەکی و سیاسی هەیە و هۆکاری ناوخۆی و تەکنیکی هەیە علاقی هەیە بە قودرەتی بانکی ناوەندی عێراق و بانکەکانی تری عێراقەکە ئیشەکەن لەسەر ئەم پرۆسەی خستنە ڕووی دۆلارە. سەرەتا لە هۆکارە سیاسەکان و دەست پێ بکەین مشکلەیەکی گەورە هەیە لە عێراقا چەند ساڵێکە بەردەوامە ئەویش ئەوەیە کە بڕێکی زۆری ئەو دۆلارەی بانکی ناوەندی عێراقی خاتە بازاڕۆ لە نەتیجا ئەڕوات بۆ چەند وڵات و کیان و گروپێکی ناوچەکە ئەقلیمی کە ئەمانە سزا دراون لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە. ئەمریکا خۆی ئیدارەی ئەمریکا چەند جارێک هەوڵی داوە لایەنە عێراقی ئەگەدار بکاتۆ لەمە و ئینزاری کردوون و داوای لێکردوون کۆمەڵک ڕێکار بگرنە بەر بۆی کۆتایی بەم مەسەلە بێ چونکە ئەو دۆلارە نە ڕاستە لە نەتیجا دۆلاری خەڵکی عێراق و دەوڵەتی عێراقە بەڵام ئەوە دراوی ئەمریکیە هی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. ئەمریکەکان نایەنەوێت دراوەکانیان لە قاسەی خەڵکانێکە خەزن بکرێکە نەیاری سیاسی ئەمریکان و سزا دراون بە پێی قراراتی کۆنگرس و حساباتی ئیدارەی ئەمریکی و خەزانەی ئەمریکی. بۆیە ئەمە با بڵێن یەکێکە لەو کێشانەی کە ئەو گرفتەی ئەمڕۆی دروست کردووە. لە ماوەی ڕابردووە خەزانەی ئەمریکی با بڵێن بانکی ناوەندی ئەمریکی سزای 4 بانکی عێراقیدا و ئینزاری 14 بانکی دیکەی کرد کە ئەم بانکانە ڕۆڵی گەورەیان هەبوو لە دەرهێنانی دۆلار لە بانکی ناوەندی عێراق و خستنە بازاڕی یاخود دابینکردنی بۆ بازرگانانەی کە کاڵا و شمەک هاوردەی عێراقەکەن. هاوکات دەوڵەتی عێراق و با بڵێن بانکی ناوەندی عێراقیشی ناچار کرد ئەو سیستەمی مەزادی ئەمولە بگۆڕێ کە پێشتر دۆلاری پێخستە بازاڕۆ. ئێستا عێراقەکانی ناچار کرد گەڕێنەوە بۆ سیستەمە کۆنەی کە لە ساڵانی 60ەکان و 70ەکان و 80ەکانە بەکاریان هێنا زۆر بە بەسیتی بە پێی ئەم سیستەمە تۆ بازرگانێکی ئەتەوێ بچیت ئۆتۆمبیل لە یابان و هاوردە بکەی یاخود کۆمپیوتەر لە ئەمریکاوە هاوردە بکەی بەقەدەر بەهای ئەو کاڵانەی هاوردەیەکەی بانکی ناوەندی حواڵەی دۆلارت بۆکە بۆ حساب بانکی ئەو کۆمپانیای کە شتەکە بە تۆ فرۆشێ و دڵنیاشە بن لەوە ئەبێ سیستەمێکشیان هەیە بۆ چێکردنی ئەوەی کە دڵنیان لەوەی ئەم پارەیە ئەگاتە حساب بانکی ئەو لایەنەی کە کاڵاکە بۆ تۆ نێرێ و لە نەتیجا تۆش بە فعلی کاڵاکە هێنی بۆ عێراق نەک ئەوەی دۆلارەکە بکڕیت و ئیشەکە نەکەی. پێشتر ئەمە نەبوو پێشتر بڕێکی زۆری ئەو پارەی کە لە ڕێگەی مەزادی عمولەوە ئەو دۆلاری ئەخرایە بازاڕۆ
لە ڕێگای یەک دوو بانکی وەسیتەوە لە ئەمانی پایتەختی ئوردون و ئیماراتی عەرەبیوە ئەڕۆیشت بۆ کۆمەڵێک هەژماری بانکی و لایەنی دیکە کە ناڕاستەوخۆ ڕاستەوخۆ علاقیان هەبوو بۆ وڵات و گروپ و هێزە سیاسیانەی کە ئەمریکا سزایداون. ئەمە گەوهری مشکیلەکە بوو. بەڵام ئێستا بە پێم سیستەمە تازە بانکی ناوەندی دڵنیا بێ لەوەی کە پارەکە ڕۆشتووە بۆ ئەو شوێنە دروست و ڕاستەی کە مەبەستیانە بڕە ئەوەی کە ئۆتۆمبیل و کۆمپیوتەر بە تۆ فرۆشێ و هاوکات سیستەمێکیان هەیە بۆی دڵنیا بن کە تۆ ئۆتۆمبیل و کۆمپیوتەرەکە هێنیتە عێراقواگینا بلۆک دەکەن جاری داهات و پارەکەت نادەنێ. مشکیلی ئەم سیستەمە زیرەکەی ئێستا یا با بڵێن ئەم سیستەمی ئێسا کە دروسترە بە ڕێی ئەوان ئەوەیە زۆر خاوە و کاتێکی زیاتری ئەوێ و ملکەچە بۆ سیستەمی سوفتی جیهانی کە ئەمە لە ڕووی تەکنیکیەوە بانقەکانی عێراق هێندە کارانین هێندە چالاک نین کە بتوانن وەکو پێویست داواکاری هەموو بازرگانانە بە جێبێنن کە ئەوێت پارە با بڵێن حواڵەی بانکی ناوەندی وەربگرێ بۆی هاوردە بکە. هاوکات گرفتێکی تریشی دروست کردو بۆ ئەو کۆمپانیا و بانکانەی پێشتر دراوی دۆلاری کاشیان لە بانکی ناوەندی وەرەگرت و ئەیان خستە بازاڕەکانی هەولێر و سلێمانی و بەسرە و بەغدا و ئەمانەوە. چونکە لە بیرمانەچێت 2 جۆر دۆلارەیە لە عێراقا جۆرێکیان ئەو دۆلارە کاشەیە کاغەزەکە کە ئێمەی بینین لە بازاڕە ئەمە نزیکەی 20% تا 25% ئەو دۆلارەیە کە بانکی ناوەندی فرۆشێ جۆرێکی دیکە هەر ڕقەمە بەڕقەمتای بە حواڵە و بەڕقەمە نزیکەی 180 حواڵەیە ینی تۆ پارە کاغەزەکە هەر نبینی بانکی ناوەندی دۆلارەکە بۆ تەحویلەکە بۆ شوێنەی کەشتەکانە فرۆشێتە تۆ کاڵاکە وەرەگری دوجارتر پارەکە کۆکەی تۆ بە سیغەیەکی دیکە پارە عێراقیەوەی بۆ جبەی داات و دۆلار هەم تەکنیکی هەم سیاسیە دوای دێمەوە کێشەکە تەکنیکیشە و سیاسیشەوە اقتصادیشە هۆکاری ئابووری و تەکنیکی و دارایی هەیە بۆی عێراق تووشی ئەم گرفتە بێ کە ئەساسەن ئەمە کێشەی عێراق سپاس دەکەم دێمەوە خزمەتت مامۆستا جیهانگیر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێش بزانم سوارت بە و بەرزبوونەوەیە کە بازدەوە دەکرێت لە دوای 2023 دۆلار نەبووە بە 157,000 دینار $100 هۆکارەکەی چی کاک محەممەد کەمێک باسیلانی تەکنیکی و سیاسیشی کرد بە بۆ چوونی بەڕێزت هۆکارە سەرەکیەکە سیاسەتە یاخود مەسلەی ئەوەیە کە کەم دۆلار دەخرێتە ڕوو پێشتر چەند دەخرای ڕوو بڵێن دەفرۆشتا بە بانکەکان هەم بە حواڵە هەم بە کاش ئێستا چەند دەخرێت لەلایەن بانکی مەرکەزیەوە چەند دەخرێتە ڕوو بەڵێ زۆر سپاس سڵاو لە بەڕێست و سڵاو لە کاک محەممەد و سڵاو لە میوانە بەڕێزەکانیش بەداخەوە من گوێم لە قسەکانی بەڕێز کاک محەممەد نەبوو لە بەرەوەی تازە گەیشتمە ناوستۆ دیۆت بەداوا لێبوردنەوە ئەکیدم شیکاری جوانی کردو بۆ ئەو بابەتە بەڵام سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت کە ئایا ئەم دابەزینەی نرخی دینار بەرامبەر بە دۆلار لەم کاتەیە و بەم بڕە زۆرە بۆچیە گەڕێتەوە لە کاتێکا لە پاش 2023ەوە دابەزینی و بەم شێوەیە ڕووی نەداوە وەکو فەرمایشتەکەی جەنابێت وتت هۆکارە سەرەکی و ڕاستەوخۆکەی بۆ ئەوەیە کە خستنە ڕوو یان فرۆشی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە بەڵام ئەبێ بزانین بۆچی کەمی کردووە لە کاتێکدا کە دۆخی نەقدی و دارایی عێراق بەگشتی و دۆخی بانکی ناوەندی عێراق بە درێژایی ساڵانی ڕابردوو ئەمساڵ لە هەموو کاتێک باشترە. هەموو ئەشرە مالی و اقتصادی و نەقدی و نەقدیەکان پێمان ئەڵێن کە دۆخی دارایی و نەقدی عێراق لە ئاستێکدایە کە ئەتوانێ بڕێکی زیاد و پێویستتر لە جاران دۆلار بخاتە بازاڕەوە یان بیفرۆشێ و بانکی ناوەندی عێراقی بتوانێت ئیستقرارێکی سعری بۆ نرخی دراوە نیشتیمانیەکەی بەدی بێنێ بەڵام بۆچی ئەمە ناکات لەم کاتەدا دیارە لە پشت ئەمەوە کۆمەڵێک هۆکار هەن بڕێکیان زانراون و ڕۆژانە باز دەکرێن و هەمومان گوێمان لێ ئەبێ دەکرێت هەندێکیشیان نەزانراو بن چونکە ئەو هۆکارە زانراوانەی کە باز دەکرێن بەڕای من زۆر مقنع نین بۆ ئەمەی کە ئێستا ڕوئەدا ئێمە زانین کە عێراق بە درێژایی ساڵانی ڕابردوو بانکی ناوەندی عێراق بە درێژایی ئەم چەند ساڵە سەرڕای هەموو کەم و کورتیەکانی سەرڕای ئەوەی کە زوعفی ڕقابەی بووە دەربارەی چوونە دەرەوە یان فرۆشتنی دۆلار و چوونە دەرەوەی دۆلار و کۆمەڵێک سەرڕای ئەو لاوازیەی کە لە بواری ئەدای سیاسەتی نەقدی هەیەی کە تەنها وەکو ئۆفیسێکە بۆ فرۆشتن و کڕینی دۆلار بۆ ئەوەی استقرارێکی سعری دەربارەی استقرارێکی سعری بۆ نرخی دراوی نیشتیمانی
بەدی بهێنێ کە ئەویش یەکێکە لە ئامانجە هەرە سەرەکیەکانی بانقی نەقدی عێراق و زۆربەی بانکە نەقدیەکان لەسەر ئاستی جیهان ئەویش سەقامگیرکردنی نرخەکانە. بانکی ناوەندی عێراق سەرەڕای هەموو کەموکڕیەکانی لە ساڵانی ڕابردووە هەتاکو ئەم ماوەیەش تا ڕادەیەکی زۆر توانیوێتی ئەو سەقامگیریە لە نرخی ئاڵوێری دینار و لە نرخی گشتەکانی عێراقدا تا ڕادەیەکی باش بەدی بهێنێ. هەر لەبەر ئەوە تا ڕادەیەک دەوترا بانقی مرکزی عێراق تا ڕادەیەک سەرکەوتنی باشی بەدەست هێناوە لەبەرەوەی هەدەفە ئەساسیەکەی پێکاوە لە کاتێکدا زۆر شت بووبوونە قوربانی بەدیهێنانی ئەو هەدەفە ئەساسیە کە ئیستیقراری سعرە. زۆر شت خۆمان ئەزانین زۆر ئەو سەروەت و سامانە ئەو داهاتە زۆرەی عێراق کە لە نەوتەوە دەستیەوە زۆربەی بە هەدەر دەدرا ئاماژە هەبوون سپی دەکرایەوە ئاماژە هەبوون بە ناڕەوا دەبرانە دەرەوە بەڵام لەبەرەوەی هەدەفی ئیستیقرارە سعریەکەی بەدیهێنا بوو تا ڕادەیەکی باش هەر تا ڕادەیەک بە سەرکەوتو دەئەزانرا. بەڵام ئێستا لە کاتێکە کە دۆخی بانکی ناوەندی احتیاتەکەی بەشترین مستەوای هەیە لە ئاستی هەموو ساڵەکانە قەرزەکانی عێراق تا ڕادەیەکی باشدا بەزیون دۆخی دارایی عێراق زۆر باشە فائیزێکی مالی هەیە کە بۆ یەکەمین جارە لە عێراقا فائیزی مالی بەو جۆرە هەبێ لە ساڵی ڕابردووە بەردەوام فائیزێکی تیجاری وای هەبووە. دەبوو لەم کاتەیە عێراق بتوانێت ئیستیقرارێکی باشتر بۆ سعری عوملەکەی دابین بکە. بۆیە هیچ پاساوێکی ئابووری ڕەوا من نابینم لەم دەم و دەستەیە. ڕاستە پاساوی درێژخایەن هەن کە اقتصادێکی ڕێعی لە مەودای درێژدا نەتوانێت ئیستیقرارێکی نەقدی ئیستیقرارێکی گشتی بۆ مستەوای سعرەکان بەدی بهێنێ. بەڵام لە ئێستادا بۆ 1 و 2 تەنانەت زیاتر ساڵی تریش دۆخی ئابووری و دارایی و نەختی عێراق بەو جۆرەیە کە بتوانێت ئەو ئیستیقرارە بەدی بهێنێ. بەڵام بۆ ئێستا ئەوە ناکە. بۆ بزاد لەم کاتەیە بە شێوەیەکی زۆر خستنە ڕووی دۆلار لە پەنجەرەی فرۆشتنی دراوی بیانیەوە لەلایەن بانکی ناوەندیەوە کەم دەکرێتەوە. ئەمە پرسیارە سەرەکیەکەیە. بەپێی ئەو زانیاریانەی کە متەداولن کە باس دەکرێن ئەوەیە گوایە کۆمەڵێک بانک لەوانە 4 بانکی سەرەکی کە قابز و ئەنساری و شەرقی ئەوسەت و بانقێکی ترە لەگەڵ چەند بانقێکی تر خراونەتە بلاکلیستەوە و ناتوانن بەشداری پرۆسەی کڕینەوەی دۆلار لە بانکی ناوەندی بکەن بۆ مەبەستی تەعزیزکردنی ئەرسدەی خارجی بۆ مەبەستی تەمویلی ئیستیراداتی خارجی و بۆ مەبەستەکانی تری تایبەت بەو بابەتە. بەڵام لە پاڵ ئەمەشا کۆمەڵێک ئیجراءاتی نوێی تر وایان کردووە کە عملیەکە بەطیء بێ کە توانای خستنە ڕووی دۆلار لە لای بانکی ناوەندی زۆر سنووردار بێت توانای فرۆشی دۆلار زۆر سنووردار بێ وەکو ئەو مینەسە ئەلکترۆنیە متەتەورەی کە باز دەکرێت کە ئیجراءات و ڕقابەیەکی تند و تۆڵ و تەفاسیلتر خراوەتە ڕوو لە کاتێکا کە توانای وەڵامدانەوەی بانکەکان و تەنانەت بانکی مرکزیش لەم بوارەیە تا ڕادەیەکی زۆر مەحدودە و توانای تەجاوبی زۆری نییە سەریعی نییە بۆ ئەم بابەتە. بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی بزاد لەم کاتەیە ئەم ئیجراءاتە جێبەجێ ئەکرێ؟ بۆ ئایا تازە ئەمریکا و عێراق تازە زانیویانە کێشەیەک لە بردنە دەرەوەی دۆلار لە عێراق هەیە بۆ وڵاتانی دراوسێت تازە زانیویانە کە لێنێگەی لە پرۆسەی فرۆشتن و گۆڕی ئاڵوگۆڕ و گواستنەوەی دۆلارەکانی عێراق بۆ دەرەوەی وڵات ئایا بانکی ناوەندی عێراق و بانکی فدراڵی ئەمریکا بانکی احتیادی ئەمریکا تازە بەمە دەزانن لە کاتێکدا کە ئەم سیستەمەی کە عێراق و بانکی ناوەندی عێراق ئیشی پێ دەکەن هەر لە سەرەتاوە داهێنراوی حکوومەتی ئەمریکایە ئەم یاسای بانکی ناوەندی عێراق ئەم سیستەمەی فرۆشتنی دۆلار بەم شێوەیە لە سەرەتاوە پێش دروستبوونی حکوومەتی عێراق پێش پەسەندکرانی دەستوری عێراق پێش دروستبوونی یەکەمین کابینەی حکومی عێراق ئەم یاسایە لەلایەن پریمەرەوە دامەزراوە بە ڕێنوێنی ئەمریکیەکان بووە لە سفرەوە تاکو یای پرۆسەی گۆڕینەوە و ئاڵوێری دۆلار هەر لە وەرگرتنی دۆلارەکانی حکوومەتەوە کە حسابی ئیرادەکانیان لە بانکی فدراڵی بانکی احتیاتی ئەمریکیە تاکو ئەو ڕێکارەی کە بانکە داهاتەکە بەشێکی ئەچێتە سەر حسابی بانکی ناوەندی عێراق کە حسابەکەش هەر لە بانکی احتیاتی ئەمریکیە ئەو کاتێک کە حکوومەتی عێراق داوای دینار لە عێراقەکە و لە بەرامبەردا دەبێت دۆلاری بداتێ لەو کاتەدا دۆلارەکانی لە ڕێگەی بانکی ئەمریکیەوە دەچنە سەر حسابی بانکی ناوەندی عێراق. هەروەها
هەموو تەمویلێکی ئیسراداتی خارجی لەژێر ڕقابەی ئەمریکا و ئەو سیستەمەیە کە بانکی مرکزی عێراق و ئەمریکا کاری پێ دەکەن زۆر وەکو بڵێ پرسیارێکی ناڕوون هەیە لێرەدا بۆ چی تاکو ئێستا وەکو بڵێ پێیان وایە شتێکی ناواقعیە شتێکی تازە زانراوە کە ئەم خەلەلە گەورەی هەیە لە کاتێکدا بۆ عێراق بۆ ئەمریکا بۆ هەموو هاوڵاتیەک ئەم هەموو شتانە پێشبینی کراو بوون لە بەرچاوی هەمومان بوون کە ئەم دۆخە ناهەموارە بەسەر پرۆسەی گۆڕینەوە و ئاڵوێر و فرۆشتنی دۆلار و ناردەندەرەوەی دا هەیە پێشبینی کرا بوو کە دۆخی تا ڕادێک بۆ زۆر بەمان پێشبینی کرا بوو کە دۆخی بە ئابووری ئێران و وڵاتانی دراوسێ وایان لێ ئەو زەختە زۆرە کەوێتە سەر دۆلاری عێراقی پرسیارە سەرەکیەکە ئەوەیە بۆچی لەم کاتەدا ئەم ئیجرا ئەکرێ من وەکو خۆم تاکو ئێستا ئەم وەڵامی ئەم پرسیارەم لەلا نییە بەڵێ دێمەوڵات مامۆستا دێمەوڵات کاک محەممەد سەبارەت بە باسی هۆکارە تەکنیکەکەت کرد بەس بڵێن ئێستا لە سەدا چل کە پێشتر ئەو چوار کۆمپانیا و چوار کۆمپانیای گەور و بڵێن سێ بانکی بچووک لەگەڵ چوار بانکی گەورە سزادراون حەوت بانک وایە بەس 4 سزا درراوە 14 ئینزار کراوە 14 ئینزار کراوە لە 140 دلار لایەوان ئێستا 140 کەمی کردووە خستنە ڕووی دۆلار بەو هینە نییە ڕقەمەکان بەو دقیقێ نییە ئەم چوار بانکەی سزا درراوە ڕۆژ هەبووە زیاتر لە 150 تەنانەت ئەو دۆلارانیان لە ڕێگەی ئەمانەوە هاتۆتە ناو بازار و بۆ حواڵەکان چووە ڕۆژیش هەبووە کەمتر ینی هەر ئەم چوار بانکانی نزیکەی 20 بانک ڕۆڵیان هەبووە لە چەند ساڵانی ڕابردووە لەوەی دۆلار لە بانکی ناوەندی بکڕن و بیخەنە بازارۆیە دابینی بکەن وەکو حواڵە بۆ بازرگانەکان بەڵام ئیتر ڕۆژ هەبووە چەند بانکێک زیاتر هینیان با بڵێن پشتیان زۆرتر بووە لەو دۆلارانەیە تۆتە بازار و هەش بووە کەمتر بەڵام ئەم چوار بانکە هەر چوارەکە هی یەک کەسە بالمناسبە و ئەم کەسە لە ڕووی سیاسیەکێکە لە کەسایەتە بەهێزەکانی بەغدا و عێراق دادەنیشێ بەڵێ کەسێکی ناسراوە بەس بەرهەیە ئەتیباراتی قانونی ڕەنگە منی سەنەتوانم لێرانایی بنەوە کە باسی ئەم مشکلە شەکری هەموو خەڵکی عێراق زانێن بانکانەیەکەیە و ئەمە با بڵێن ڕۆڵێکی با بڵێن زۆر باڵای هەبووە لە بازاڕی دارایی عێراقا لە ئەو سیستەمی مەزادی عمولەی کە پێشتر کاری پێکرا باشە بەس ئەندامیکی لیژنی دارایی لە پەرلەمانی عێراق لە قەبارەی بنەدەرەوەی دۆلار لە عێراق ڕۆژانە 50 میلیۆن دۆلار بوو بێ ئەو حەزمە گەورەیە ڕۆشتە دەرەوە ڕۆژانە بۆ دەرەوە ینی بە وەکو سپیکردنەوە یانێک بۆ کاڵاو ئەوانە سیرکە هەموو پارانەی لە عێراق چێتە دەرەوە ناکرێ ئێمە ناوی لێ بنین سپیکردنەوە حاڵەت هەیە فعلەن پارە ئەڕوا بۆ هێنانی کاڵای هاوردەکراوە حاڵەت هەیە بە بیانووی کاڵای هاوردەکراوە پارەیان پارەی گەندەڵی براوەتە دەرەوە ئەمە بۆ سپیکردنەوە بووە حاڵەتیشە بووە ئەوەیە کە پێڵێن با بڵێن هەڵهاتنی سەرمایە مەسەلەن تۆ پارەیەکت هەیە لە عێراقا متمانە و بە وەسعەکەنی ناتەوێت لێرە بخەیتە پرۆژەیەکی وە بەرهێنانەوە ئەی بێ بۆ ئوردون بۆ تورکیا بۆ ئەمریکا بۆ هەند بۆ هەر شوێنێ خۆتەتەوە یا بۆ چین بۆی ئەم حاڵەتانە هەمووی هەیە بۆی ئەو پارەی لە عێراق ئەڕاتە دەرەوە هەمووی بۆ سپیکردنەوە نییە هەمووی بەشێک نییە لەم گەندەڵیانەی علاقەی بە مەزادی عمولەوەم کۆمپانیا گومان لێکراوانەوە هەیە دیار دەکە تۆزێک ئاڵۆزە بەڵام بەگشتی ئەوەی کە هەیە لە عێراقا لە چەند ساڵی ڕابردووە ئەم مشکیلە هەبووە بە بەردەوام زانراوە کە بەشێکی دۆلارەکانی عێراق ئەڕوا بۆ ولجی هەتوو لە وڵاتانەی بۆچی لە ئێستا تازە ئەمریکەکان پێیان زانیەوە بۆچی ئێستا و فشارە زیاتر زەق بۆتەوە کارەکەی چیەمە لە ڕاستی ئەمە پرسیارێکی سیاسیە و ڕەنگە باشترین وەڵام کە یەکێکی وەکو من هەی بێ بۆمە ئەوەیە کە بڵێن نازانم چونکە ئێستا زانیاری و ڕون و ئاشکرانیە مەسە ئەمریکەکان بڵێن لەبەرەوەی کەنیا حکوومەتەکەی سوودانی بڵێ ئەم زەختانە لەبەر ئەوەیە زۆر شت هەیەکرێ هۆکارەیەکرێ گومانی ئێستا فشاری ئەمریکەکان نەبووە چونکە باسی فشاری ڕاستە خۆ لەسەر سوودانی دەکرێت بۆ برنەدەرەوەی ئەو دۆلاری کە لە عێراقا هەیە فشارەی ئەمریکەکان وازەحە تەنانەت ئەوەی بەوە دەستی پێکرد کە ئەو چوار بانکیان سزادایان با بڵێن ئەگەدارکردنەوە تەنبیهیان نردووە بۆ 14 بانکی دیکە ئەم فشارانە بۆ لە ئێستا دەستی پێکردووە یان سەری هەڵداوە زۆر هۆکارەیەکرێ گومانی لێ بکەن ڕەنگە علاقەی بەوە بێسە لە بەغدا حکوومەتێکی ئیتاری لە دەسڵاتایە کە ئەمانە بەوە ناسراون نزیکترن لە ئێرانەوە بەراورد بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتی یان ڕەنگە علاقەی بەوە هەبێکە لە ئێستا گرژی و ناوکۆکیەکانی بینی ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا
سەختتر بۆ تۆختر بووە بەهۆی ئەو تۆمەتانەی ئاراستەی ئێرانەکرێت کە ڕۆڵی هەیە لە شەڕی ئۆکرانیا و درۆن دابینەکە بۆ ڕووسەکان ڕەنگە علاقەی بە زۆر هۆکاری دیکەوە هەبێ بەڵام لە ئێستا ئێمە لایەنی ئەمریکی نە لایەنی حکوومەتی عێراقی هیچ ئێستا هیچ کامیان باسی ئەم هۆکارە سیاسیانیان نەکردێت هەت بێ ینی سەفیری ئەمریکا بەرپرسان باڵۆزی ئەمریکا لە عێراق قسان بە عێراق وتو ینی ڕاستەوە خۆ قسان لەگەڵ کردوون ڕاستە خۆ ناڕاستە خۆش ئەمریکیەکان لە 4-5 ساڵی ڕابردووە هەوڵێکی زۆریان داوە کەوا بکەن لە عێراقیەکان کۆمەڵێک ڕێکار بگرنە بەر تا خۆیان ڕێگری بکەن لەوەی کە دۆلارەکانیان لە ڕێگەی ئەم کۆمپانیا و بانکە گومان لێکراوانەوە نەڕوا بۆ دەستی ئەو کیان و جیهەت و وڵاتانەی کە سزا دراون لەلایەن خەزانەی ئەمریکا و کۆنگرێس و ئەمانەوە هەوڵێکی زۆریاندا بەڵام لایەنی عێراقی نەیتوانی ئیجراعاتی پێویست بکە ئێستا هەوڵەکانی ئەمریکا بۆ بەکردار لە سزادانی ئەو 4 بانکەی کە باسمان کرد دەستی پێکرد ئەمە مەسلەیەکی عەربی هەیە ئەڵێ العاقل یەکفیها ئیشارە ینی کەسی عاقل بە ئاماژەیەک تێگایتر پێویست ناکە گەرمی ئاگرەکە بگاتە جەستە ئێستا لایەنی عێراقی بەفعلی ترساون هیچ پەیوەندێکی بەوە هەبوو باڵیۆزی ئەمریکا لە عێراق لە ماوەی ڕابردوو چەندی کۆبنەوەی لەگەڵ خودی سوودانی کرد پەیوەندی بەوە هەبووە قسە هەیە کە یەکێک لەو تەوەرانەی باڵێزی ئەمریکا لە عێراق لە کۆبوونەوەی لەگەڵ سوودانیا باسی کردو و مناقەشەی کردووە داواکاری ئەوە بووە کە لایەنی عێراقی بەفعلی هەنگاو بنێ بۆ ڕێگرتن لەوەی دۆلارەکانی ئەمریکا بگاتە دەستی هەندێک وڵات و لایەنی سزادراو بەڵام لە نەتیجە ئەمریکەکان قەت ئەویان نەشاردۆتەوە کە زۆر بەلایەنەوە مەبەستە هەوڵەدەن ئیشەکەن بۆ ئەوەی دۆلارەکانیان نەگاتە دەست ئەو وڵات و لایەن و جێهەتانەی کە ئەمریکا وەکو تیرۆریست ئەیان ناسێ یاخود وەکو نەیاری سیاسی ئەیان ناسێ وە سزای داون ئەنی واسە حەسەس بچە سەر وێبسایتی بانکی ناوەندی ئەمریکا یاخود بە خەزانەی ئەمریکا دیارە ئەو لایەنانە سکێنەتان کەسایەتی شەیە سزا دراوە نقطەیەکی تر کە لێرە ئاماژەی پێ بکەین ئەوەیە هەر کەسێک بانکی ناوەندی ئەمریکا سزای بدا ئۆتۆماتیکی بانکەکانی عێراق و بانکی ناوەندی عێراقیش ناتوانێت مامەڵی لەگەڵا بکە یەکسەر ئەمانش لێرەوە سزایە دەن لەبەرەوەی تا حدێکی زۆر بانکی ناوەندی عێراق و بانکەکانی عێراقیش پشت بەو پشتگیریە دارایی و تەکنیکی ئەبەسەیە کە لە بانکی ناوەندی ئەمریکاوە بۆی دابین کراوە تا ئێستا وەکو مامۆستا جیهانگیر وتی هەموو داهاتە نەوتەکانی عێراق ئەڕواتە حساب بانکیەکی دەوڵەتی عێراق لە بانکی ناوەندی ئەمریکا و لێەوە دەڕواتە بەشێکی دەڕواتە ئەو حساب بانکیەکی دیکە کە لە نیویۆرکیان واشنگتن لە هینە لە مرکزەکەیان بۆردەکان لە واشنگتۆنە مەبەستمەوەیە هەموو داهاتەکانی عێراق هەموو داهاتی نەوتی دەچێتە حسابێک حساب بانکیەکی عێراق لە بانکی ناوەندی ئەمریکا جگەلەوە هەموو ئەو با بڵێن احتیاتیە دراویەی کە عێراق هەیەی بە دۆلار و بە ئاڵتون و بە یۆرۆ بە چیتر ئەوش هەم دیسان لە حساب بانکیەکی دیکەیە لە خەزانی ئەمریکا بۆیە عێراق تا حدێکی زۆر پشتە بەسێ بە بانکی ناوەندی ئەمریکا سوپاس دەکەم دێم وڵات مامۆستا جیهانگیر سەبارەت بەوەی کە بڵێن ئێستا باز دەوێت کە جگە لە ئێران سووریا تا ڕادەیەکیش بڵێن تورکیا هیچ پشت بەستنێکەیە بەو دۆلارەی کە لە عێراقی ئەوان سوودی لێ وەرگن چ لە ڕێگەی حەواڵە بێ چ لە ڕێگەی ئەوەی بازاری نافەرمیە بێت ئەو حاڵەتە هەیە بەڵێ لە ڕاستیا هەموو ئەو حاڵەتەی باست کرد هەرچەندین ساڵە ئاماژەکانی هەن ئەوەی ئێمە و جەنابتان و ئەو شیکەرەوەکان و چاودێرانیش ئەتوانن بیبینن ئاماژەکانن ئەوی تر دۆکیومنت و وەسایق و بەڵگەی سلمێنەر دەبێ بانکی ناوەندی عێراق و ئەو سیستەمە چاودێرەی کە ئەمریکا مشارەکەی تیا ئەکا ئەم چەند ساڵە زانی بێتیان ئاگادار بوو بن بە دەقیقی تر هەموو ئاماژەکان ئەوەمان پێ ئەڵێن ئەگەر کەسێکی شیکەرەوە کەسێکی چاودێر مراقبەی وەزعی مەزادی عملەی ئەجنەبی لە عێراق بکە مقارنەی بکە لەگەڵ حەجمی تجارەت ئیستثماراتی خارجی کۆمەڵێک شتی تر بزافی ئابووری عێراق لەگەڵ وەزعی ئابووری و سیاسی وڵاتانی ناوچەکە هەموو ئەو ئاماژانەی بۆ ڕوونە بێتەوە کە بەڵێ بەشێک لەو زەختەی کرد سەر ئەو وڵاتانەیە هەوڵەدەن
چارەسەرەکەی لە ڕێگەی ئەو دۆلارانەوە بکەن کە لە بازاڕەکانی عێراقدا هەیە. هەر بۆ نمونە دەوترێک یەکێک لەم زەختەی کە لەسەر تەڵەبە لەسەر دۆلار ئەو زەختەیە کە ئێستا قەرزەکانی بواری سوتەمەنی و گازی ئێران لەسەر عێراقا ڕێگە نادرێت بە دۆلار بدرێنەوە، بە دینار دراونەتەوە. کاتێک کە دینارێکی زۆر دراونەتەوە حکوومەتی ئێران محاولەی کردووە هەموو دینارەکان لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستاندا بکاتە دۆلار و بیان باتە دەرەوە بۆ وڵاتەکانی تریش. بە هەمان شێوە ئەم شتە شاراوە نییە لە لای خوبەرای عێراق، لە لای مەسئولینی حکوومەتی عێراق، لە لای مەسئولینی بانقی ناوەندی عێراقی، لە لای مەسئولینی ئەمریکی. هیچیان ئەمانە تاڕادەیەکی زۆر شاراوە نین. بۆیە هەمومان نەزانین کە خەلەلێکی هەیکەلی، خەلەلێکی ڕیشەیی لەم پرۆسەیە هەیە لە مەسلەی ئاڵوگۆڕ و گۆڕینەوە بردنەدەرەوەی دۆلار لە عێراقا هەبووە. قسەکە ئەوەیە کە لە ماوەی دەیان ساڵ زیاتر لە 17 ساڵی ڕابردوودا کە بانکی ناوەندی عێراق زۆرجار ئیدعای ئەوەی ئەکرد کە متەمەسیکە بە نظامی عالەمیەوە بۆ بردنەدەرەوە و ئاڵوگۆڕی دراو ئەیوت سیستەمی مراقبە و ئاڵوگۆڕی متەتەور تەنفیزەکەم خێرا هەوڵە دەم ئەو قۆناغە بگەێنمە قۆناغێکی متەتەورتر. حکوومەتی ئەمریکی مراقبێکی بەردەوام بووە لەسەر پرۆسەکە، مؤسساتی دەولی لەگەڵی بوون. ئایا بۆچی تاکو ئێستا هیچ شتێکی وایە نەکردووە لە کاتێکدا کە حکوومەتێکی وەلەو من نامەوێت سیاسیانە بیرکەمەوە، بەڵام لە کاتێکە حکوومەتێکی تازای موعقد هاتووەتە سەر حکوم ماوەی ساڵێک لەژێر تەجروبەدایە، لەم کاتەدا لەلایەکەوە زەختی ئیمتیناعیان بلاکلیستی کۆمەڵێک بانکی گەورەی لەسەرەکەن، هەمان کاتیش ئیجراءێکی تونتر ئەکەن کە بانکەکانی تریش نەتوانن بە ئاسانی بەشداری پرۆسەکە بکەن. ئەگەر ئەم پرسە نەبێت، ئەگەر ئەم ئیشکالێتە نەبێت، من پێم وایە لە ڕووی تەکنیکیەوە ئەو ئیجراءاتانەی کە ئێستا دەکرێن ئیجراءات ناتوانم پێیان بڵێم سزا، بەڵکو جۆرێکن لە جۆرەکانی ئیسلاح کە دەشێ لە پاشتردا عێراق سوودیان لێوەربگرێت. باشە مامۆستا جەنگی سەبارەت جگە لە فشاری بڵین مروان نێوان ئێران و ئەمریکا هیچ پەیوەندێکی بەوە یاندێک خوێندنەوەی بۆ دەکەن پەیوەندی عێراق بە چینەوە، ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ چین، چونکە پێشتیش باس لەوە دەکەن کە سەری عادل عەبدولمەهدی خواردووە. هیچ پەیوەندێکی بۆیە ئەو مەسەلەی دۆلارە ئەو فشارانەی ئەمریکا؟ کاک حەکیم ڕاستیەکەی مەسەلەکە ئەوەیە ئەم شتانە بە فاکت و بەڵگەی ڕوون لە لای هیچ کاممان نین، هەموو خوێندنەوەن و گوێمان لێ ئەبێ و ئەگەر گوێشمان لێ نەبێ لە ئەسنایی چاودێری وەزع سیاسی و ئابوووریەکانە لەوانەیە درکی پێ ببین. هەموو خوێندنەوەکان بۆ ئەو بوون کە هۆکاری سەرەکی کەوتنی حکوومەتەکەی عەبدولمەهدی بۆ ئەو عەلاقە گەورە و استراتیجیای بواری بازرگانی و بەرهێنان دەگەڕایەوە کە لەگەڵ سینیەکان کردی. هەندێک خوێندنەوە باسی ئەومان بۆ دەکەن کە نزیکەی مانگێک مانگونیوێک پێش ئێستا پێش ئەوەی ئەم ئاڵ و گۆڕە بەسەر بواری گۆڕینەوە و بردنەدەرەوەی دۆلار لە عێراقدا ڕووبدا، پنتاگۆنی ئەمریکی هۆشداری بە کۆمەڵ وڵاتی شەرقی ئەوسەد داوە کە یەکێک لەوانە عێراق بووە کە پاشتریش لە سعودیا سوودانی بەشداری کرد لە کۆبوونەوەیەک لە مؤتەمەرێک کە سینیەکانیشی تێدا بەشدار بوون و لەوێ ئیتفاقەکانیان نوێ کردەوە. ئەم مؤشرات و ئاماژانە هەن، بەڵام لە لایەکی ترەوە ئەبێ خوێندنەوە بۆ ئەوە بکەین کە ئەم ئیجراءاتانەی کە ئێستا ئەمریکا ئەیکا بە هیچ جۆرێک من ناتوانم ئێمە ناتوانین پێیان بڵین سزا، بەڵام جۆرێک لە جۆرەکان لە ڕووکاردا ئیجراءاتی ئیسلاحین. بەڵام پرسەکە لەوەیە بۆچی بە سەدمە، بۆچی هەموو پێکەوە، بۆچی لە کاتێکی نەگونجاودا کە زەمینەی ئابووری نییە تا ڕادێک زەمینەی سیاسیشی نییە، بۆچی هەمویان بەجارێکە شۆکێکی وایان دروست کردووە کە فرۆشی بانکی ناوەندی لە دۆلاری ڕۆژانە بگەێنە تا ڕادێک لە سەرسێ و هەندێک جار ڕبعی ڕۆژانی و مانگەکانی پێشوو لە کاتێکدا خواست لەسەر دۆلار لە بازاری عێراق لەلایەن حکوومەت و لەلایەن کەرتی تایبەتی عێراقیەوە لە بازاری عێراقیە ئەگەر زیادی نەکرد بێ کەمی نەکردووە. بەڵێ سوپاسان دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دەینە وڵاتان قسە سەرەوەش دەکەین نرخی دۆلار لە ڕۆژانی داهاتوودا چی بەسەرێ لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە.
خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەکوێ سیارەکەم بەدەست دەکەوێت؟ باوەکە نازانم بەڵام دەتوانی ببەرەوە بنێری بۆ 370 سیاری BMW بۆ بکەوە. پیرۆزە لەگەڵ کۆڕاک تۆ ملیۆنێریت. تيبي أولا يو أملا جبسيني أحمالك ميسيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولا أزاني أبي وقت من دامي كي إنجا أزاني أفرا وقت ميسيلي أزاني هاتني عليك فوق جبسینینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک محەممەد ئەگەر تێبینێ کتێبێت لەسەر مەسەلەی نزیک بوونەوەی عێراق لە چین دوایش قسە لەسەرەوە بکەین ئێستا ئایا بڵین هەموو پارەکانی عێراق ئەگەر ئەمریکا کێشیان بۆ دروست بکات چی ڕۆدەدات سامیان بڵێن لە نیویۆرکن لە واشنگتن بۆورە با سەرەتا لەوەی مەسەلەی چینەکان و دەست پێ بکەین تەمەنیسە لە میدیای عراقی و لە شارعی عەرەبی عراقیە قسەیەکی زۆر ئەکرێت لەسەر ڕۆڵی چین و ئەکرێت چین شەریکێکی باشتر بێ بۆ بازرگانی و بژانەوەی اقتصادی عراقی و ئەکرێت چین بێتە بەدیلی ئەمریکا و ئەیشوترێ هەن زۆر کەسەیە ئەڵێ ئەم فشارانەی ئێستا لەسەر حکوومەتی سوودانی دروست بۆ چڕ بۆ تۆ علاقەی بەوە هەیەکەم حکوومەتە ئەوێت پەرە بە پەیوەندی بازرگانی و ئابوووریەکانی لەگەڵ چینا بدا. خۆی با سەرەتا لەو مەبدەئەوە دەست پێ بکەین ئەمریکا خۆی هەرە گەورەترین شەریکی بازرگانی چینە. ساڵی ڕابردوو 2021 حجمی ئەو کاڵانەی ئەمریکا لە چین و هاوردەی کردو و لە چینی کڕیوە زیاتر لە 500 میلیارد دلار بوو. لە کاتێکا ساڵی 2021 نزیکەی 100 میلیارد بوو. سێرکە پەیوەندی بازرگانی ئەمریکا و چین چەند گەشەی کردو لەم 20 ساڵی ڕابردووە. یعنی هەموو دنیا مامەڵی بازرگانی لەگەڵ چیناکات. چین ئەندامە لە ڕێکخراوی بازرگانی جیهانیە. ینی چین سزا نەدراوە لەلایەن ئەمریکاوە. ینی ئەگەر ئەمریکا بە بیانی چین یا لە بەرخاتری چین نایە کێشەیەکی وازەخت لە بانکی ناوەندی عێراق بکە. بۆیە بە قەنەعەتی من چین بەشێک نییە لەو مشکلانەی ئەمڕۆ هەیە. و ئەم مشکلانەی ئەمڕۆ هەیە تا حدێکی زۆر تەکنیکیە. ئەگەر عێراقیەکان بانکی ناوەندی عێراقی و ڕافیدەین و بانکەکانی تر بیان توانایە هێندە کارا بن کە فلتەری ئەوە بکەن ئەو جیهەت و لایەنانی کە گەندەڵن و پارە بن بۆ لایەن و ڕێکخرا و وڵاتە سزادراوەکانی ناوچەکە ئەوانە دوورخاتۆ لە پرۆسەکە و دۆلاری پێویستیش دابین کە بۆ بازارم کێشە دروست نییە بوو بیانوشی نێدا بە نێرانی حکوومەتەکەی سوودانی تا بێن زەختی لێ بکەن و کێشەی دیکەی بۆ دروست بکەن. ئەکید هەموو شتێکی بازرگانی و اقتصادی لە نەتیجا ڕەهەندێکی سیاسیشی هەیە. پێ سەری سوودانیش بخوا گەرە دۆلارەکە بەم شێوە بەردەوام بێ خۆپشاندان دەست پێ بکاتەوە ناڕاست باشووری عێراق. سەرکە خۆی دیمەنە سیاسەکە لە بەغا چۆن بوو پێش ئەوەی ئەم کێشە دروست بێ بەشێکی زۆری خەڵکی عێراق تەنانەت ڕازی نەبوون بەوەی کە 100 دلاری ئەمریکی بە 146,000 و 47,000 بفرۆشێ. ئێستا بۆ بە 150,000 و 58,000 لە بەغا بوو میێوارە. ئەکید چاوەڕێی شتی گەورەیە کرێ گەرم مشکلاوە بەردەوام پێ چاوەڕێی فەوزای سیاسی و نەئارامی گەورەیە کرێ. نارەکانی حکوومەتەکەی سوودانیەن ئەمە بەکارەهێنن. هەر سوودانی خۆی بەشێک لە حملەی هەڵبژاردننی ئەوە بوو کە داوایە کرد نرخی ئاڵوگۆڕی دۆلار بە دینار
لە 146,000 بگەڕێنێتەوە بۆ 118,000 پێش ئەوەی ساڵی 2021 خۆی بەم دروشمەوە هات بۆ هەڵبژاردن. ئێستا وەزعێک دروست بووە لە 146,000کەشانەوە ساوە گەیشتۆتە 150,000 و زیاتریش. ئەکید ئەمە لە ڕووی سیاسیوە زۆر قرسە بۆ سوودانی و زۆر قرسە بۆ حکوومەتەکەی. بۆیە وا چاوەڕێکرێ هەموو شتێک بکەنم حکوومەتە بەس بۆ ئەوەی تۆزێک ئەو وەزع هێور بکەن و دۆلار بگەڕێن. ئەگەر ئەو نەتوانیەوە بکە ڕوبەڕ و قەیرانێکی گەورە دەبێت حکوومەتەکەی کە تازش ئەوەندە نییە لەدایک بووە. ئەکید هەر خۆی بۆ خۆی ئەو نەئارامی ئەمڕۆ لە بازاری و لە بازار و اقتصادی عێراقا دروست بووە قەیرانێکی گەورەیە حالیان قەیرانەکە دروست بووە. بۆیە وا چاوەڕێکرێت حکوومەتەکەی سوودانی کە لە ڕووی تەکنیکی و لە ڕووی داراییشۆ توانای هەیە ئەمە بکە. توانای هەیە لە ڕووی تەکنیکیەوە و لە ڕووی داراییەوە و واش دەدەکەوێت لە ڕووی سیاسی کۆنتڕۆڵی ناکە خۆی ئیرادەیەکی هەبێت کۆنتڕۆڵی ناکە بەشێکی علاقەی بە بێکەڵکی و بێتوانایی ئەو سەرچاوە مرۆیانەوە هەیە کە بانکی عێراق بانکەکانی عێراق باترەوە بەشێکی علاقەی بە دواکەوتوی سیستەمی بانکی و ژێرخانی بانکی عێراق هەیە بەشێکی تری علاقەی بە بڕ و حەجمی ئەو گەندەڵی ئەو مافیا سیاسیەوە هەیە کە زاڵن لە ناو بانقەکانە زاڵن ناو دام و دەستگاکانی حکوومەت و دام و دەستگا ئەمنیەکانە ڕەنگە قرس بێ بۆ سوودانی لێک کاتە هەموو ئەمانە چاککاو شەڕی هەموو ئەمانە بکە بەڵام ئەوەی ڕوونە ئەوەیە کە لە بەرژەوەندی حکوومەتەکەی سوودانیانی بوتی بێدەنگی هەڵبژاردەوەی کە بەشت باس لە 2021 باسی و دەکە دەڵێ گەر نرخی دۆلار بەم شێوە بمێنێتەوە پێشەوەی بێ بەسەرەوە زیان باسی سەرهەڵدانی شۆڕشی بیستەکانیش دەکات. بەڵێ بزەب لە تویتێکە ئاڵێت ئەگەر نرخی ئاڵوگۆڕی دینار بە دۆلار وەک ئێستا بمێنێتەوە کە ئەو کاتە 146,000 ئەمە زۆر زەختێکی زۆر لەسەر خەڵک دروستەکات و ئەبێ بەرپرسان لە شۆڕشی برسیەکان بترسن وەکو نیمچە هەڕەشەیەک بۆ هەڕەشە خۆی ڕوبەڕووی ئەم دەبێتەوە. بەڵێ ئێستا خۆی تەبەن دیار بوو ئەمە قسەیەکی پۆپۆلیستانەی سیاسیان و حملەی هەڵبژاردنە کە خۆی هاتە ئۆفیس یەکسەر تێگەشت لە واقع ممکن نییە نرخی ئاڵوگۆڕی دۆلار بگەڕێنێتەوە بۆ پێش 2021 کە 118,000 بوو بەرامبەر $100. ئێستا تووشی واقعەک بووە لەوە شانەوە ساوە گەیشتۆتە 150,000 زیاتر تووشی شۆک بێخۆشی ئێستا تووشی زەختێکی زۆر بووە ئەکید و زۆرە ترسێ لەم دۆخە و هەموو کەسێکی هەموو حساباتێکی ئەقلانیانە بۆ مووقفی سوودانی ئەوەیە کە هەموو شتێکەکە بۆی بیگەڕێن دۆلار بێدە و بێدەنگی تەنها تویتێک شتێک یاخودپەیوەندی بە بانکی ناوەندیەوە. سوودانی ئێستا سەرۆک وەزیرانی عێراق ئێستا پەرلەمانتارێک نییە یان با بڵێن هەر تەنیا سیاسیەکی پۆپۆلیست نییە کە بەس قسە بکە ئێستا خەڵک چاوەڕێی کردار لەوەکە لە ئەو لە بانکی ناوەندیەکە ئەو ئەبێ بە کردار نیشانی بدا کە شتێکەکە بۆی و دۆخە ئەگۆڕێت یان لانی کەم تۆزێ ئیستقرارە گەڕێنێتەوە بۆ بازاری دارایی عێراق بۆیە وا چاوەڕێکرێ هەنگاوی عملی بنێ نەک تویت بکات و دوای دەسە حساب بانکیەکانیش قسە دەکەین دێمەوە خزمەت مامۆستا جیهانگیر سەبارەت بە چارەسەر ئێستا چارەسەرەکە چییە؟ پێ دوایە ینی سوودانی حکوومەتەکە یاخود بانکی ناوەندی ئەوەن دەتوانێت چی بکەن توانێت چارەسەری ئەم دۆخانەیە و هەندێک پێشبینی بەرزبوونەوەی $100 بۆ 200,000 دینار دەکەن چاوەڕوان کراوە یاخود ناگاتە حاڵەتێکی کاتی ئەوەندەی کە بەرەزۆک و خوێندنەوەیەک بیبینن. بەڵێ ئەلبەتە سەبارەت بە چارەسەری ئەم دۆخە بەپێی ئەوەی کە بانکی ناوەندی عێراقی لە ساڵانی ڕابردوودا هەمیشە ڕوبەڕووی گۆڕانەکانی سعری ئاڵوێری دراوی بیانی لە ڕێگەی گۆڕینی قەبارەی خستنەڕووی دراوی بیانیەوە بووەتەوە کاتێک کە نرخی دۆلار بەرز بووەتەوە بڕێکی زیاتر دۆلاری خسۆتە بازاڕەوە و بە پێچەوانەشەوە تاکە وەسیلەی بانکی ناوەندی عێراق بۆ تەحکومکردن بە سعری صارف بە تەنانەت احتیاتی و ئیدارەی احتیاتێکەشی و کۆمەڵێک شت لە عێراقدا بەداخەوە تاکە وەسیلەی ئەو مەزادی عملەیە کە جاران مەزادی عملەیان پێوەدیان ئەو کڕین و فرۆشتنەیە کە لە ڕێگەی پەنجەرەی فرۆشتنی دراوی بیانیەوە ئەنجامی دەدات. ئێستا بەداخەوە بۆ کورتخایان بۆ ئەو چەند ڕۆژەی داهاتوو یەکێک لە کێشەکانی عێراق ئەوەیە کە بانکی ناوەندی عێراق ئەوەیە کە سەرڕای ئەوەی لە هەموو کاتێک زیاتر احتیاتی نەقدی هەیە مشتریاتی لە دۆلار
لە هەموو ساڵێک زیاترە داهاتە نەوتیەکان کە بە دۆلارن لە هەموو ساڵێک زیاتر دێنەوە بانکی ناوەندی عێراق احتیاتی مستەوای احتیاتەکەی بەرزترە توانای فرۆشی دۆلاری زۆرترە بەڵام بەهۆی ئەو هۆکارە تەکنیکی و یاساییانەوە ئەو حەزرە لەسەر ئەو بانکانە بەهۆی ئەو تەکنیکە نوێیانەوە ئەو ڕێکارە نوێیانەوە ناتوانێت لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا بە بڕی جاران بە 250 میلیۆن دۆلار و زیاتر یان لەو دەورەدا بخاتە ڕۆژانە بخاتە بازارەوە من پێم وایە هەر کاتێک گەیشتە ئەو مستەوایی کە بتوانێت ڕۆژانە بە بڕی پێویست کە مقدارەکەی لە نزیکەی 250 میلیۆن دۆلار و زیاتر دایەبی خاتە بازارەوە لە ڕێگەی پەنجەرەی فرۆشتنی دراوی بیانیەوە چ بۆ تعزیزی ئەرسیدەی خارجی بێ لە ڕێگەی اعتیماداتی مستەنێدی و حواڵاتی خارجیەوە بێ بە زۆری ویان بەعی نەقدیەوە بێ کە بە زۆری زیاتر بۆ حواڵە خارجیەکان زۆر پێویسترە هەر کاتێ توانی ئەوە بکاوە ئیستقرارێکی باش بۆ سعری دینارەکەی دەگەڕێنێتەوە بەڵام چۆن ئەمە ئەتوانێ من پێم وایە دەبێت لەگەڵ لایەنی ئەمریکی جارێک بگەنە ڕێکەوتنێکی وا کە ئەم ئیجرا سەریعانە بە جۆرێکی سەدمە نەبێ بە جۆرێکی تەدەڕج بێ مراعاتی ئەو شڵەژانەی دۆخی ئابووری و سیاسی لە عێراق بکەن ئەگەر ئەوە نەکەن زۆر زەحمەتە بە ئیجراعات و ئالیاتە تەقلیدیەکانی خۆی بتوانێ بە خێرایی معالەجەی بکە بەڵام لەگەڵ ئەوەشدا هیچ شتێک ناممکن نییە دەکرێت مراعاتی ئەو وەزع بکرێت لەگەڵ لایەنی ئەمریکی هەم کۆمەڵێک ئیجراعاتەکان تەخفیف بکەن نەک دەستی لێ هەڵبگرن هەم بانکی ناوەندی و حکوومەتی عێراق خێراتر بن تۆکمەتر کار بکەن جدیتر بن لەوەی بەدەم ئەو داواکاریە سەردەمیانەوە بێن کە بۆ پرۆسەکە پێویستن حکوومەتی عێراق ئەتوانێ ڕاستە ناتوانێت زەخت بن لە بانکی ناوەندی بکات و سعری سەرفی ڕسمی پێ بگۆڕێ بەڵام ئەتوانێت بە تونند و تۆڵکردنی دەواازەکانی بازرگانی دەرەکی کۆمەڵێک ئیجراعات و تەنانەت کە بانکە بازرگانیەکانیش لە ڕووی ئیداریەوە سەر بەون لە ڕووی نەقدی و مالی و تەکنیکیەوە سەر بە بانکی ناوەندین زۆر بوار هەیە کە حکوومەتی عێراق وەکو حکوومەت لە زمانی تەخصوصی خۆیان ئەتوانێت هاوکار بێت بۆ بانکی ناوەندی بە جۆرێک لە جۆرەکان کار بکەن کە ڕێگا لە بەرزبوونەوەی زیاتر بگرن بەڵام سەرڕای هەموو شتێک ئەگەر لەبەر ئەوەی متغەیری سەرەکی لەبەر ئەوەی محەددی سەرەکی کارتێکەری سەرەکی دیاریکەری سەرەکی فاکتەری سەرەکی ڕاگررتنی سعری دۆلار گۆڕانی سعری دۆلار لە عێراقدا بریتە لە عەرزی نەقد بریتە لە فرۆشی نەقد بریتە لە خستنەڕووی عەرزی دۆلار عەفوەن نەقد عەرزی دۆلار و خستنەڕووی دۆلاریان فرۆشی دۆلار لە ڕێگای بانکی ناوەندیەوە بۆیە تاکە دەواازەی سەرەکی و کارترینیان ئەوەیە کە مستەوای فرۆشی دۆلاری ڕۆژانە لە ڕێگەی بانکی ناوەندی عێراقەوە بگەڕێتەوە بۆ مستەوای جارانی خۆی دیارە ئەمە بۆ هەموو وڵاتێک تەندروست نییە بۆ عێراقیش نابێت لە دوور مەودایە تەندروست بێ بەڵام هەیکەلێتی اقتصادی ڕێوی عێراقی تا ئێستا ئەمە ئەخوازێ و کەوتوینەتە ناو بازنەیەکەوە ناتوانین فوجئەتەن لێی دەرچین بۆیە بۆ بەرداوامیدان بە ئیستقرارەتێک ئەبێ ئەو ئیستقراری عەرزی نەقدیە بگەڕێتەوە ئاسی خۆی اینجا ئەتوانێت ئیستقرارێکی سعری لە نرخی ئاڵوێری دیناری عێراقی و بەرامبەر بە دۆلار ڕابگیرێت باشە بەس مامۆستاوی کە بەرە زووتت هەم جگەلەوەی کە خستنە ڕوو دەبێت زیاد بکە بەبێ ڕێکەوتن لەگەڵ ئەمریکیەکان نرخی دۆلار بڵێن دادەبەزێتەوە و پێشبینیش دەکرێت زیاتر بەرز بێتەوە بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ ئێمە قسە لەسەر نرخی ڕسمی ناکەین طبعا نرخی ڕسمی هەر ئەوەیە کە بانکی ناوەندی عێراق لە 2020ەوە دیاری کردووە قسە لە سەر نرخی موازیەکەین ئەو نرخە هاوتەری بین ئەو نرخە نافەرمی لە بازاڕەکاندا هەیە وەکووتم زۆر پەیوەستە بە قەبارەی خستنەڕووی ئەو دۆلارانەی کە بانکی ناوەندی لە پەنجەرەی فرۆشتنی دۆلارەوە دەیان خاتە بازاڕەوە عێراق هەر وەکو وتم و ئێستاش دووبارەیەکەمەوە بانکی ناوەندی عێراق لە هەموو ساڵێک زیاتر توانای نەقدی و مالی هەیە بۆ خستنە ڕووی بڕێکی زۆر لە دۆلار لە پەنجەرەی فرۆشتنی دۆلارەوە بە هەمان ئالێت و میکانیزمەکانی ساڵانی ڕابردوو بەڵام بەم میکانیزمە نوێیەی کە ئێستا داوای لێ ئەکرێ بەم ئیجراعاتە نوێیانەی کە ئێستا بەشێکی زۆری بانکە بە توانەکانی عێراق خراونەتە دەرەوەی پرۆسەکەوە بەم جۆرە دۆخەوە بانکی ناوەندی عێراق لە مەودای چەند ڕۆژی داهاتووە زۆر زەحمەتە بتوانێت مستەوای خستنە ڕووی دۆلار بگەڕێنێتەوە ئاستی جارانی خۆی. بەڵێ سوپاس دەکەم ئەگەر دەرفەتە و دێمە خزمەتان کە محەممەد سەبارەت بە بڵێن پارەی عێراق وتە ئێستا
هەم پارەی نەوتەکە هەم یەدەکەش کە باسی 95 میلیارد دلار دەکرێت هەموو یار لە ئەمریکایە بەڵێ خۆی سەرچاوی دۆلار بۆ عێراق چییە؟ بەڵێ نەوتی خاوە فرۆشتنی نەوتی خاوە هەموو ئەو دۆلارانەی یا هەموو ئەو پارانەی عێراق دەستێکەوێت لە فرۆشتنی نەوتی خاوەیە ئەمە حکوومەتی هەرێمیش تا حدێکی زۆر هەروایە چونکە ئێمە لە عێراق و هەرێمی کوردستانیشە کاڵە هیچ کاڵایەکی وامان نییە با بڵێن بازرگانی پێوە بکرێت و هەناردەی دەرەوە بکرێت جگە لە نەوتی خاو دەوڵەتی عێراق وەزارەتی نەوتەکەیانە فرۆشن بە کڕیاری جیاجیا لە نەتیجە کڕیارەکان پارەکەیان حواڵەی حساب بانکیەکی عێراقەکەن لە بانکی فیدراڵی ئەمریکی خزانی ئەمریکی ئەمە ناوێت عێراقیەکە ئەم حساب بانکیە سەر بە وەزارەتی مالیە عێراقە باشە ئەم وەزارەتە ئەم پارەیە کە وەرێگرێ لە بری نەوتی فرۆشراوە بەشێکی ئەنێرێتەوە بۆ وەزارەتی یاتەوە بە وەزارەتی مالیە خۆی بە دەوڵەتی عێراق بۆی خەرجەکانی موچە و ئەو شتانەی پێدابین کا بە شێوەیەکی ماگانە لە بەرامبەر تەمەن ئەو بەشی هەرە زۆری ئەم پارەکە کە وەزارەتی مالیە ئەیهێنێتەوە لەم حساب بانکیە بە دۆلار نایهێنێتەوە وەزارەتی مالیە خۆی لە ڕێگای بانکی ناوەندی عێراق بەکارەهێنێ بۆی دیناری باتێ لە بەرامبەر ئەو دۆلارە چونکە خەرجەکانی عێراق لە ناوخوا هەمووی بە دینارە موچە بە دینارە مەسروفاتی ڕۆژانی حکوومەت هەمووی بە دینارە بەشی زیادەی ئەم پارەکە ئەمێنێتەوە بەشێکی زۆری ئەڕواتە حساب بانکیەکی ترکە عێراق دووی پێوترێ ئەمە ئەو بێتە ئیزافەیەک بۆ سەر دراوی با بڵێن احتیاتی دراوە بیانەکانی عێراق طبعا لە ساڵانی ڕابردووە ئیسە ڕەنگە کەسێک پرسیە لە 2 ساڵی ڕابردووە داهاتە نەوتەکان زۆر زیاتر بوو لەوەی دەوڵەتی عێراق خەرجێ کرد ئەم پارە زیادە چی لێ هات دەوڵەتی عێراق حکوومەتەکانی عێراق لە 2-3 ساڵی ڕابردووە قەرزێکی زۆری ناوخۆیان کرد قەرزیانە کرد لە بانکی ڕافیدەین و ڕەشید و TBI و بانکەکانی تر کە ئەم بانقانش ڕاستەوخۆ پارەیان لە بانکی ناوەندی عێراقەوە هێنا بۆ دابینکردنی ئەم قەرزە لە 2 ساڵی ڕابردووە بڕێکی زۆری ئەم قەرزانی داوە حکوومەتی عێراق بۆیە ئێستا بڕێکی زۆری ئەو پارە خەزنکە ئەو پارە زیادەی کە بەهۆی زۆربوونی داهاتە نەوتیەکان و هاتە خەزێنی عێراقۆ هاتە حساب بانقەکەی بانکی وەزارەتی داراییەوە عێراقیەک هەڵگیراوە لە حساب بانقەکەی بانکی ناوەندی عێراقیە ئەمە وای کردووە کە تا ئەمڕۆ یەدەکی دراوە بیانیەکانی عێراق لە حساب بانقەکەی ئەمریکایە گەشتۆتە 94.7 میلیارد دلار بە پێی تەقدیراتی خەزانەی ئەمریکا خۆی لە ساڵی 2023 ئەم یەدەکی دراوە بیانیانە عێراق زیاد دەکا بۆ نزیکەی 113 میلیارد دلار چونکە وا چاوەڕێکرێنەوە هەر تۆزەگران بێ کۆنتڕۆڵی دۆلارەکەی عێراق لەژێر ئەمریکا کۆنتڕۆڵ ئەمریکایە ئێستا طبعا لە 2 حساب بانقیە لە بانقێکی ئەمریکاش ئەم 2 حساب بانقی عێراق بەکاش دۆلاری کەمە ینی نا هەرچەند دۆلاری پێویست بە عێراق دەتوانێت ڕایکێشێتەوە بیهێنێتەوە بۆ عێراق ئەوە مەسەلەیەک نییە بەڵام هەر ئەوەی پێویستوە کە هێناوێتیوە بەشی هەرە زۆری حواڵات لە دنیا بە ڕقەمەکرێ ئەم مەسلەی کاش و کاغەز بەکارێنانە ئەمە بەس لە عێراقا بۆ جۆرە زاڵە ئەگینا لە ئابووریە نۆرماڵ و ئاسایەکانی دنیا بە تایبەتی بۆ حواڵاتی نێودەوڵەتی کەس کاش بەکار نایێنێ هەمووی ڕقەمە بۆیە عێراقیش چەند کاشی پێویست بۆ ڕایکردنی مامەڵە بازرگانیەکان لە ناوخۆی عێراقا هێناوێتیوە لە ڕابردووە باش بەس سەبارەت بە بەرزبوونەوەی کێشە دروست دەکەن بۆ ئاڵوگۆڕی بازرگانی هەم بۆ بەرزبوونەوەی شتومە ئێستا عێراق قەبارەی ساڵانی چەند دۆلار بە بری چەند میلیارد دلار شت لە دەرەوە دەهێنێ هەرێمی کوردستان و عێراق مەزن نەکراوە خۆی ئەگەر دۆلار بەرز بێتەوە ئۆتۆماتیکی هەڵاوسان دروستەکە کە هەڵاوسانی دروست کرد نەئارامی و ناسەقامگیری لە کۆی گشتی ئابووری عێراقا دروستەکە زەختی زۆر لەسەر خێزانەکەم درامەتەکان یا ئەوانی چینی ناوەڕاستن دروستەکە خۆی هەر پێش ئەم مشکیلە ڕێژەی هەژاری لە عێراقا بە پێی تەقدیراتی وەزارەتی پلاندانانی عێراق لە سەروی 25 لە سەدەوە بوو یعنی چواریەکی دانیشتوانی عێراق لە خوار هێڵی هەژاری وەژی کە ئەمە خۆی بۆ خۆی زەختێکی گەورەیە ڕێژەی بێکاری زۆر بەرزە لە عێراقا بەس حەجمی کڕینی شت لە دەرەوە چەندە ساڵانە ئۆکەی بە عێراق وەرێمە وا تەقدیرەکرێ ئەو بەشی عێراق کە حکوومەتی فیدراڵی عێراقی باتە ڕێوە ساڵانە نزیکەی
ملیار دلار هاوردەیان هەیە لە تورکیا و ئێران و چین و وڵاتانی دیکەوە و لە ڕێگەی دەواازەکانی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانی شوێن نزیکەی 30 میلیارد دلار ئەنی بە هەردووکیان و نزیکەی 90 میلیارد دلار کاڵا هاوردە کرێ بۆ ناو عێراق بەستابان ئەم بڕە زۆرە بە پێی هەموو حسابات و پیاوانەیەک ئەم بڕە زۆرە چونکە حجمی ئابووری عێراق زۆر گەورە نییە ئەنی لە ساڵی 2020 کۆبەرهەمی عێراق هەمووی 207 میلیارد دلار بووە تقریبا نزیکەی نیوەی ئەمە ئەڕوا بۆ هاوردەکەسەبارەت بۆی ئێستا پێشبین دەکرێت بەرزتر بکرێتەوە هاوڵاتی مامەڵی لەگەڵا بکە هاوڵاتی نرخی دۆلارەکە پێشبینی بەرزبوون و زیاتر هەیە نا سێرکە ئەمەیان ئەم پرسیاری تۆ سیاسیە ئەگەر سیاسیانە جوابی بینەوە حکوومەتەکەی سوودانی لە ڕووی داراییوە و لە ڕووی تەکنیکیوە و لە ڕووی سیاسیشۆ بەرژەوەندی لەوایە نێڵێ نرخی دۆلار لە 146,000 بەرزتر بێتەوە و ئەشتوانیە نەهێڵێ بەرزتر بێتەوە بەڵام ئیتر من نازانم ئەگەر فەوزایەکی سیاسی لە بەغا دروست بکرێت و ڕێگری لێ بکەن ئەمانە ئەمەی مەسلەیەکی ترە بەڵام هەم بەرژەوەندی سیاسیەکانی و هەم توانە تەکنیکی و دارایەکەشی ئەتوانێت وای لێ بکە بیگەڕێنێتەوە بۆ 147,000ەکە بەرامبەر هەر 100 دلار سپاس مامۆستا زۆر بە کوردی کەمتر لە خولەکێک سەبارەت بە ئەم بەرزبوونەوەی نرخی دۆلارە هەم بڵێن حکوومەت هێرێمەوە عێراقیش وەکو حکوومەت سوودی لێ دەبین بەس خەڵکەکە زیانمەندە بە کورتی بێ سوپاس دەکەم کاتمان نەماوە بەڵێ بە دڵنیاییەوە هەردوو حکوومەتەکان وەکو ڕووکار سوودێکی ڕواڵەتی لێ بینن بەڵام دوجار چ بەرزبوونەوەی احتیاتی نەقدی چ فائزی مالی حکومی بۆ چییە هەدەفە سەرەکیەکەیان بۆ ئەوەیە کە ئیسیقرارێکی نەقدی سەقامگیری بۆ مستەوای گشتی نرخەکان بەدی بێنن کاتێک هەڵاوسانێکی گشتی ڕوویدا و بار و گوزەرانی هاوڵاتیان و قۆدرەی شرایی هاوڵاتیان ڕووی لە دابەزین کرد بار و گوزەرانی هاوڵاتیان ڕووی لە دابەزین کرد ڕێژەی بەتاڵە زیاد بوو هەژاری زیاد بوو لە پای ئەو هەڵاوسانە چ سوودێکی هەیە ڕاستە لە ڕووکاردا فائزی مالی هەیە فائزی نەقدی هەیە فەرموو ئێستا بانکی ناوەندی عێراق لە هەموو کاتێک زیاتر یەدەکەکەی زیاترە بەڵام کە ناتوانێت بە مستەوای باش بیخاتە بازاڕەوە وا دەبینین هەڵاوسانێکی زۆر ڕوویداوە هەڵاوسانێکی زۆر ڕوویدا بە سلبی کەوتۆتە سەر کاردانەوەی هەیە لەسەر ژیانی هاوڵاتیان لە کاتێک کاتۆ مستەوای احتیاتەکەت باش بێ و دۆخی گوزەرانی هاوڵاتیان و بزاوتی ئابووریت خراپێ سوودێکی ئەوتۆی نییە بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ هەردوو بەڕێزان جیهانگیر گوڵپی محەممەد حسێن سوپاسی ئامادەبوونتان دەکەم سوپاس بۆ ئەوی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ